چۆن نووسراوێکی وەزارەتی ناوەخۆ گڕی لە پەیوەندیەکانی یەکێتی و پارتی بەردایەوە. ئایا یەکێتی بۆ پێکهێنانی حکوومەت سازش بۆ پارتی دەکات؟ لە کاتێکدا دوێنێ مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆبوونەوەدا بوو لەبارەی دەستپێشخەریەکان بۆ پێکهێنانی حکوومەت و تێپەڕاندنی ئەو چەقبەستوویەی لە هەرێم هەیە، دەرچوونی نووسراوێکی وەزارەتی ناوەخۆ کە واژووی ڕێبەر ئەحمەدی لەسەر بوو گڕی لە پەیوەندیەکانی پارتی و یەکێتی بەردایەوە. نووسراوەکە فەرمانی دەستگیرکردن بوو بۆ بەڕێوبەری کەناڵ هەشت و کارمەندێکی دیکەی کەناڵەکە. دوای کۆبوونەوەکە کاروان گەزنەی وتەبێژی یەکێتی ڕایگەیان ئێمە دەرگای گفتوگۆمان کراوەیە، بەڵام نەک بە جۆرێک لە ناو کۆبوونەوەی سەرکردایەتیدا بین و فەرمانی دەستگیرکردن بۆ بەڕێوبەری کەناڵ هەشت دەربکرێت. وتەبێژی یەکێتی ئاماژەی بەوەش کرد یەکێتی ئەو عەقڵیەتە پۆلیسیەی ئێستا حکومڕانی هەرێم دەکات ڕەت دەکاتەوە. ستاندەر بە دوواداچوونی بۆ بڕیارەکانی ناو کۆبوونەوەی سەرکردایەتی یەکێتی کردووە. باگوێرەی زانیاریەکان لا کۆبوونەوەی دوێنێدا گەیشتونەتە ئەم بڕیارانە ڕەتکردنەوەی سازش بە هیچ شێوەیەک سازش بۆ پارتی نەکەن. هاوکێشەی هێز لا پێکهێنانی حکوومەتدا بە کەمتر لە 50/50 ڕازی نەبن. واژووکردنی ڕێکەوتن بڕیار وایە سەرەتای مانگی داهات و ڕێکەوتنی نێوان یەکێتی و نەوەی نوێ بە فەرمی واژوو بکرێت. لە بەرامبەردا پارتی ئەم مەرجانە ڕەت دەکاتەوە و ئامادە نییە دام بە هاوپەیمانی نێوان یەکێتی و نەوەی نوێدا بنێت. بە پێی خوێندنەوەی دۆخەکە پێدەچێ ئەم دۆخە ئاڵۆزەی ئێستا بۆ ماوەیەکی درێژخایەن بەردەوام بێت و دەستپێشخەریەکانی پێکهێنانی حکوومەت بە تەواوەتی شکست بهێنن. تۆ پێت وایە یەکێتی و نەوەی نوێ بتوانن هاوسەنگی هێز بگۆڕن یاخود پارتی ناچار دەبێت مەرجی 50/50 قبوڵ بکات؟